حکوومەتی ئیسلامی و یاری دوولایەنەی سەرکوتی بە ئاشکرا و خۆفریودان. خامنەی جارێکی تر قسەی بۆ کۆمەڵێک لە بەسیجیەکان کرد و هەمان وڕێنە و تەحلیلی ڕەوانپەریشانەی خۆی پێشکەش کرد. دوژمن هێرشی هێناوە، نەیارانمان ژمارەیەک ئاژاوە گێڕن، ناڕازیان غافڵ فریو خوارد و تیرۆریست بەکرێگیرا و تەحریکراو لەلایەن هێزە دەرەکیەکانەوەن. ئەگەر چاوێک لە سوخەنڕانی هەفتە و مانگەکانی کۆتایی حکوومەتەکانی محەممەد ڕەزا شاه، سەدام حوسێین، چاوشیسکۆ، قەزافی، حوسنی مۆبارەک، پێنۆشە و باقی دیکتاتۆرە ڕووخاوەکان بکەین، دەبینین کە قسەکانی کۆتایی گشت سەمکارەکان گەلێک خاڵی وەک یەکی تیادایە. ژیان بەسەربردن لە دنیای هاوتەریب و بڕانی پەیوەندی لەگەڵ واقعیەت، گومانی و خۆفریودان، ڕەوانپەریشانی و دوژمن دروستکردن و دوژمن هەراسی یەکێک لە پێناسەکانیانە. لە بارودۆخێکدا کە بە ملیۆن کەس لەگەڵ حکوومەتی ئیسلامی دژایەتیان هەیە و خوازیاری ڕووخانن، زیاتر لە 403 کەس لە ناڕزایەتیەکانی دوومانگی ڕابردوودا لەلایەن حکوومەتەوە کوژراون و زیاتر لە 15,000 کەس زیندانی و بە هەزاران کەسیش بریندار بوون. خامنەئی نەیارەکانی خۆی و حکوومەتی ئیسلامی بەم شێوەیە گەوجانە هەڵدەسەنگێنێ. خامنەئی و سەرانی نظامی، ئەمنیەتی و ئێداری حکوومەتی ئیسلامی بەم شێوەیە دەستیان داوەتە سەرکوتی ئاشکرا و توند و تێژ. هەڵسوکەوتی ڕەژیم و داعش لە بەرخورد لەگەڵ ئەسیرانی جەنگی خاوەنی گەلێک خاڵی هاوبەشن. وەحشیگەری هەرچی زیاتر لەگەڵ لاوانی کچ و کوڕ، کوشتنی نەخۆش و بریندارانی زیندانی کراوی تیادا دەبینرێت. بەڵام حکوومەتی ئیسلامی هاوکات بە شێوەیەکی ئەوام فریوانە خەریکی پەرەدانە بە ناسیۆنالیزمێکی توندڕە و سەبارەت بە سنوورەکان، ئاڵا و سرودی نیشتمانی. ڕژیمێک کە خەڵک بە ڕەسمیەت ناناسێ و باز لە ئومەتی ئیسلامی دەکات، لە ناکاو بۆ برزنەوەی یاری تۆپی پێ تیمی کۆماری ئیسلامی بە دەستێکی پەرچەم و بە دەستەکەی تری باتۆمی پێیە و خەریکە دەڕەخسێ. حکوومەتێک کە قەرار بوو شۆڕشی ئیسلامی هەناردەی دەرەوە بکات، لە ئێستادا بۆ سەرکەوتن بەسەر تیمێکی دەستە 2-3دا بەکرێگیراوانی هێناوەتە هەڵپەڕین. لە هەمان حاڵدا کە خامنەئی باز لە سەرکوتی تند و بەرین دەکات، بەرپرسانی حکوومەت و یارانی بەیتی خامنەئی لەگەڵ ئەو ئیسلاحخوازانەدا خەریکی مزاکرەن کە خۆیان لە دەسەڵات و دەریان ناون و لە نێو خەڵکدا پەراوێز کەوتون. بەڵام ڕاستیەکان گەلێک لەوە سەختترن کە بە قسەی بێناوەڕۆکەکانی خامنەئی داپۆشرێن. خەباتی خەڵکی کوردستان و هەموو ئێران لەوە بەهێزتر و بەرینترە کە بەڕەتکردنەوەی خامنەئی و حکوومەتی ئیسلامی مەیدان چۆڵ بکات. ئەم خەباتە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر گەشە دەکات و کامڵ دەبێت. لە ئێستادا دەبینین کە بە شوێن مانگرتنی گشتی خەڵکی کوردستاندا مانگرتنی کامیۆنداران و شۆفێرانی کامیۆنەکان شکڵ دەگرێت. کرێکارانی یەکەکانی بەرهەمهێنانی جۆرا و جۆر یەک لە دوای یەک بە مانگرتنەکانەوە پەیوەستە بن. سەرەتای کۆتایی حکوومەتی ئیسلامی دەستی پێکردووە، سەرانی حکوومەتیش ئەمەیان بە باشی هەست پێکردووە. نەسەرکوت و نەپیلانە ڕەنگا و ڕەنگەکانیان ناتوانێ ئەوان لە ئاگری قین و تووڕەی خەڵک ڕزگار بکات.